خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. کۆمەڵێک ڕووداوی جۆرا و جۆر لە هەرێمی کوردستان ڕوودەدەن کە ڕۆژانە شایەتی ڕووداوی جۆرا و جۆر دەبین بە جۆرێک دوانیوە ڕۆی ئەمڕۆ لە سنووری ئیدارەی ڕاپەڕین و لە قەزای پشتەر کە ناوچەیەکی ئاوەدان و ناوچەیەکی دوور لە شەڕە ئۆتۆمبیلێک کرایە ئامانج کە تیایدا چوار هاوڵاتی تیادا شەهید بوون و لە تەواوی سنووری بادینانیش نیگەرانی و ناکۆچی و پێشهاتی جۆرا و جۆر هەیە. بەڵام وێڕای ئەوەی هیچ شوێنێکی هەرێمی کوردستان ئێستا ناکرێ بڵێ شوێنێکی ئارام و هێمنە، بەڵام تێڕوانینی جیاجیا هەیە لەسەر ڕووداوەکان. تێڕوانینەکان بە جۆرێکن هەریەکە و بە جۆرێک هەریەکە و لە ڕوانگەی حەزبی خۆیەوە شەنوکەوی ڕووداوەکان دەکات. ئێمەش ئەم شەو بزانین هۆکاری ئەوەی کە ڕووداوەکان بە دیوی جۆرا و جۆر شەنوکەو دەکرێن کە دوورن لە دیوی نیشتیمانی، بزانین هۆکار چییە. بەرنامەی ئەم شەوی پانۆراما بە میوانداری هەریەک لە بەڕێزان، بەڕێز عەلی فەیلی لە هەولێرەوە کا بەڕێزیان کادری پێشکەوتووی پارتی دموکراتی کوردستانە، هەروەها بەڕێز محەممەد نەسرەدین هەڵسۆڕاوی بزوتنەوەی گۆڕان کە بەڕێزیشان لە کەرکووکەوە لەگەڵمان. سوپاس بۆ هەردوو میوانی ئازیزم. سەرەتا مامۆستا محەممەد ئەگەر لە جەنابەت بپرسین، مەسەلەن ئێستا مەترسی هەیە لەسەر هەموو ناوچەیەک لە شکرچێشی هەیە، مەترسی شەڕی ناوخۆ هەیە، مەترسی داگیرکردنی خاچی کوردستان هەیە، ڕۆژانە پێشمەرگەمان شەهید دەبێ، هاوڵاتیمان شەهید دەبێ، بەڵام هێز و لایەنە سیاسیەکان تێڕوانینێکی نیشتیمانیان بۆ پرسەنی بەڵکو تێڕوانینەکە حەزبیە. بۆ تۆ کاکزانە بۆ میوانە بەڕێزەکەت دیارێک ئەمڕۆ ئێمە باسی ئەو سیاسەتە داگیرکاریەی تورکیا دەکەین. ئایا تورکیا بۆ خۆی ئەمڕۆ دەسەڵاتی تورکیا، حکوومەتی تورکیا حکوومەتێکی داگیرکار و پاوەنخوازە سیاسەتی دەزوەردانی ئیقلیمی لە زۆرێک لە وڵاتانی دەوروبەر بەکاردێنێ، یاخۆت بەڕاستی بیانوویەکی تایبەتی هەیە بۆ ئەوەی دەست لە هەرێمی کوردستان وەربدا. ئەگەر بێت و بە دیقەت بڕوانینە هەڵسوکەوتەکانی حکوومەتی تورکیا لە ناوچەکە پێش ئەوەی بین سەی بارودۆخی کوردستان بکەین، دەبینین تورکیا دەستوەردان و سیاسەتی پاوەنخازی لە زۆر دەوڵەت پەیڕەو کردووە، بێ ئەوەی کە ئەمڕۆ کە باز لەوە دەکرێت بیانووی دەزوەردانی تورکیا لە هەرێمی کوردستان پەکەکەیە. بۆ نمونە دەزوەردانی تورکیا لە سووریا و داگیرکردنی شارێکی وەکو ئیدلیب کە یەکێکە لە گەورەترین شارەکانی سووریا پەک لە ناو شاری ئیدلیب نییە کە ئەمڕۆ تورکیا شاری ئیدلیب داگیرەکە و دەست لێ وەرەدا. دەزوەردانی تورکیا لە لیبیا لە شەڕی ناوخۆی لیبیا پەکەکە لە لیبیا نییە کە ئەمڕۆ تورکیا دەست لێ وەرەدا. دەزوەردانی تورکیا لە شەڕی ناگۆڕن و کەرەباخ لە بینی ئەرمینیا و ئازەربێجان پەک لەوێ نییە کاتێکە لەوێ دەست وەرەدا. دوایین دەستوەردانەکانی تورکیا کاکەزانە ئێستا لە ئەفغانستانە پێشنیاری ئەوەی بۆ ئەمریکا کردووە کە دوای کشانەوەی ئەمریکیەکان مەتاری کابول پارێزگاری و ئیدارەکردنی ئەو بیدا و هەوڵی داوە کۆنگرەیەکی ئاشتەواییش بۆ لایەنە جیاوازەکانی ئەفغانستان ئەنجام بدا. کەواتە تورکیا هیچ بیانوویەکی پێویست نییە بۆ دەزوەردان لە بەرەوەی دەزوەردان و داگیرکاری و کاولکاری سیاسەتی سیستەمی حکومڕانی ئێستای تورکیای و سیاسەتی خودی ئەردۆغانە بۆ ناوخۆی هەرێمی کوردستانش کاکەزانە. بۆ ئەوەی بزانین بەڕاستی تورکیا بیانووی پەکەکەیە بۆ دەزوەردانی. من باسی هەندێک ناوچەت بۆ ئەەکەم کە پەک بە هیچ شێوەیەک لەو ناوچانە بوونی نەبووە و تورکیاش هەڵوێستی هەبوو بەرامبەر بەو شوێنانە. هەردوو ڕۆژ دوای ڕفراندۆم لە 19 دەی 2017 بە ئاشکرا ئەردۆغان بە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان دەڵێ تۆ بە چه حەقێ لە کەرکووکی، تۆ کەی مێژووت هەیە لە کەرکووک، تۆ چۆن دەڵێ کەرکووک هی منە، تۆ باش دەزانی کەرکووک هی چێیە. لە هەمان کاتە دەبینین کاتێکە بەشەرتی هەموو دەزانین کە پەکەکە لە شاری کەرکووکان نییە، کوردش کاتی خۆی فرۆسەیەکی ڕفراندۆمی ئەنجام داوە، هیچ پەک لە ناو شاری کەرکووکان نەبوو، ئەمە لێدوانی ئەردۆگان بووە. لە سەروبەندی کاکەزانە ئازادکردنی شاری مووسڵ لە تیرۆستانی داعش دیسان و ئەردۆغان بە ئاشکرا باز لەوە دەکا شاری مووسڵ شارێکە دەبێت تەنها بۆ خەڵکەکەی بێ، هەر عەرەبی سوننەی تێبێ، شارچکەی تەلعفەر شارچکەیەکی تورکمانی و دەبێ بەس بۆ خەڵکی تەلعفەر بێ. ئێمە دژی ئەوەین کە هێزی شیعە چەکداری شیعە بێتە ناو شاری مووسڵ کە ئێمە هەمومان باش دەزانین شاری مووسڵ پەچی تێ نییە. و هەر بۆ معلوماتی بەڕێستان لە 2018
فیلمێکی دیکۆمنتاری سەبارەت بە تورکمانەکانی کەرکک لەلایەن کەناڵ تورکمان ئیلیۆ پێشکەش دەکرێت لە یەکێک لە ئوتێلەکانی تورکیا. جێگری سەرۆکی تورکیا زۆر بەڕاشکاوی دەڵێ تورکیا کەرکک شارێکی تورکمانیە و دەستبردن بۆ برا تورکمانەکانمان لەو شارە هێڵی سوورە. ئەمانەی کە باسم کرد کاکەزانە هەمووی بەڵگەن لەسەر ئەوەی سیاسەتی پاوانخوازی و داگیرکاری و کاولکاری تورکیا پەکەکە بیانووی ئەو سیاسەتە نیە، ئەمە سیاسەتێکە بە تایبەتی ئەردۆغان قەناعەتی پێیەتی. بۆیە زۆر گرنگە ئێمە لە هەرێمی کوردستان هەمومان کۆک بین لەسەر ئەوەی تورکیا سیاسەتی داگیرکاری و پاوانخوازی لە ناوچەکە پەیڕەو دەکا. هەرجارە و لە شوێنێک بیانێک دەدۆسێتەوە بۆ دەستوەردان لەو شوێنە. تورکیا چاوی بڕیوەتە خێر و بێری کوردستان، تورکیا چاوی بڕیوەتە داگیرکردنی هەرێمی کوردستان، هەرچۆن لە چەندین وڵات ئەم سیاسەتی پەیڕەو کردووە. بۆیە زۆر گرنگە سەرجەم لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان کۆک بین لەسەر ئەوەی تورکیا وڵاتێکی داگیرکەرە، تورکیا وڵاتێکی تێکدەرە، دەیەوێت دار و بەردی کوردستان وێران بکە، دەیەوێت دارستانەکانی کوردستان بسووتێنێ، دەیەوێت دێهاتەکانی کوردستان چۆڵکە. بۆیە پەکەکە ئەنی ڕازگۆنیە تورکیا کە دەڵێ پەکەکە بیانووی دەزوەردانمانە لەو ناوچانە بەڵگەهێنانەوەی ئەو هەموو شوێنەی کە دەزوەردانی کردووە هیچ پەکەکە لەو شوێنە نەژنە و ئەمجاش تورکیا سیاسەتی داگیرکاری پەیڕەو کردو لەو ناوچانە. بەڵام بۆ پرسێکی کە بەم شێوەیە بێ مامۆستا محەممەد بۆ ینی کورد یان هێزە سیاسیەکان یەکدەنگ نین، ینی هەریەکە و بەتێ ڕوانین یەکسەیری ئەو پرساکە. کاکەزانە ئەکرێ ئێمە خلافمان هەبێ لەگەڵ پەکەکە لەگە سیاسەتی پەکەکە ئەکرێ بیر و بۆچوونمان جیاواز بێ لەسەر چۆنێتی سیاستکردنی پەکەکە. بەڵام ئەوەی کە مای قبول نییە و نەنجی و ئەیبەیەکی گەورەیە ئێمە بوونی پەکەکە بکەین بە بیانوو بۆ داگیرکاری تورکیا. بڵێ حەقی هەموو لایەنە سیاسەکانە سیاسەتی خۆیان هەبێ، تێڕوانینی جیاوازیان هەبێ، بەڵام حەقی هیچ لایەنێکی سیاسی نییە بیانوو بدا بەدەست تورکیاوە و پێی ینی بیانوو بدا بەدەست داگیرکاری تورکیا، بیانوو بدا بە وێرانکاریەی تورکیا کە لە هەرێمی کوردستان دەیکاکەواتە ئەوەی کەوا وای کردووە تا ئێستا هەموو بە یەک ڕوئیاوە دەرنەچین سەبارەت بە ئەم سیاسەتە وێرانکاری و داگیرکاریی تورکیا. ئەو دید و سیاسی جیاوازەیە کە من پێم وایە ئەمەش وێرانکاری و ماڵوێرانیی گەورە بەسەر خۆیان دێنێ لەبەرەوەی دەوڵەتی تورکیا دەوڵەتێکی داگیرکەر و وێرانکەرە و بەڕاستگۆیی لەگەڵ هیچ لایەنێکی سیاسی هەرێمی کوردستانشان ڕاستگۆ نییە. بەڵێ مامۆستا گفتوگۆی زیاتری لەسەرەکەین. بەڕێز کاک عەلی، ینی ئێستا ئەوەی کە لە هەرێمی کوردستان ڕوەدا بیانوەکە وەکو ئەوترێ پەکەکە داوێتی بەدەستەوە یاخود وەکۆی کە مامۆستا محەممەد ئێڵێ تورکیا و ئەوێ بە ناوی پەکەکەەوە بەشێک لە خاچی هەرێمی کوردستانیش داگیر بکات. بەڵێ کاک زاناس بەناوی خی گەورە و مهرەبان سەڵاو لە جەنابێت، سەڵاو لە بەڕێستا مامۆستا محەممەد، سەڵاو لە بینەرانی کەناڵی کوردسات نیوز. ئەمە پێشەکی دەمەوەی ئەوە ڕاست بکەمەوە جەنابەت هەر جارێ بە سفەتێکە من پێشکەشی بینەران دەکەیت. طبعاً ئەوە وەکەوە یەک دادگا پاریزەر بۆ کەسێک دیاری دەکات ڕەنگە ئەو کەسە بەخۆی ئەو پاریزەرە پێ قبول نەبێ، دەبێ قەناعەت هەبێ. یعنی من لێرە وەکو شخصی خۆم تێڕوانینی خۆم هەیە وەکو چاودێرێکی سیاسی ئەمن تەمسیلی پارتی دیموکراتی کوردستان ناکەم. ئەمە بە حقیقت ئەگەر بەو سفەتە پێت قبوڵە من لە خزمەتی جەناب بەڕێز کاک عەلی فەیلی چاودێری سیاسیمەکە بەجی بێڵم. بەڵێ بۆ ئەوەی کە بتوانم طبعاً یعنی قسەکانی مامۆستا محەممەد لایەنێکیان ڕاستە، ئەوە حقیقەتە تورکیا دەوڵەتێکی داگیرکەرە، دەوڵەتێکی بە دوو بەهانە دەگەڕێ بۆ ئەوەیکی لە هەر شوونێک بێت خۆی تێکەڵ بکاو دەیەوەیە سەڵتەنەتی عوسمانی زیندوو بکاتەوە. بەڵام تێڕوانینی لایەنە سیاسیەکان بەرامبەر ئەو کیشە ئیسە لە نیوانی پەکەکە و هێزی پێشمەرگە هەیە بە حقیقت ئەوە ڕنگدانەوەی پەیوەندی لایەنە سیاسیەکانە. پەیوەندی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان لەسەر هیچ پرسێک یعنی کوک نین و یەکدەنگ نیین. یعنی بە حقیقت ئەوە ڕنگدانەوەی نیەتی خراپی لایەنە سیاسیەکانە بەرامبەر بە یەکتر ئەوەی شەهوکاری زۆرن. بە حقیقت ئەو مەترسیەک ئێستا هەیە لەسەر قوارەی هەرێمی کوردستان، لەسەر ئەو دەستکەوتێکی بە خوێنی هەزاران شەهید و ڕۆڵەی و گەنجی گەلی کورد بەدەست هاتووە بەڕاستی لە ناکوکی
ئەو لایەنە سیاسیانە لە مەترسیدایە ئەگەر لە مێژوو تێڕوانینێکمان بۆ مێژووە بێ دەبینین هەموو شۆڕشەکانی کورد و ئاخریان شۆڕشی ئەیلول هەر لەسەر ئەو شتانە لە ناکوکی و ناتەبایی لە نیوانی لایەنە سیاسیەکان و هەروەها هەندی بەرپرس لە تووشی گەندەڵی و ماڵی حرام بوون ئەو شۆڕشانە تێک چوون ئەمڕوو مێژوو خۆی دووپات دەکاتەوە ئەوەیەکی لە هەریمی کوردستان دەگوزاری ئەوە مەترسیکی زۆر گەورەیە بە حقیقەت طبقەی سیاسی بەڕاستی ئەمن بە هەموو لایەنەکان دەڵێن لە سەرەوەی هەمویان پارتی دیموکراتی کوردستان لە ئاستی مەترسیەکان نین لە ئاستی ڕووداوەکان نین ئەوان لە شوونی لە خەیاڵێک لە عاڵەمێک دەژێن و ملەتی کورد لە وەزعێکی تردایە ئەمجا حقیقەت ئەمڕۆ ئێمە پێویستیمان بەوەدا هەیە کی بزانین دەستنیشان بکەین نەخۆشیەکان چین ئێمە پێشەکی دەبێت نەخۆشی دەستنیشان بکەین پاشان چارەسەر بنووسین بۆ ئەو نەخۆشیانە نەخۆشیش کاتێکی دەستنیشان دەکرێ دەبێ دکتۆری وەکو ئەوەی دەڵێ پسپۆر و شارەزا و زیرەک ئەوەیە ڕاویش پرسیار لە نەخۆشیەکەیش بکە بڵێ ئەتوو بەرامبەر ئەو چ نەخۆشی دریشخایەنت هەیە بەرامبەر ئەو چارەسەریە تو ئێستا نەخۆشیەکەی چییە لای بەڕێستان کاکعلی نەخۆشیەکەی هەرێمی کوردستان کامەیە وەکو چاودێرێکی سیاسی ئەگەر تەشخیصی کەی نەخۆشیەکە کامەیە مەسەلەن بڵێ بەخوای کاکن نەخۆشیەکە ئەوەیە حقیقەتت پێ دەڵێم لایەنە سیاسیەکان بەرامبەر بە یەکدر نیەتیان زۆر خراپە ئەمن نمونەت بۆ دێنم یعنی لە ناو حکوومەت پێکەوەن ئیش پێکەوە دەکەن لایەنێک دەبینیت بە ڕۆژ لەگەڵ حکوومەتە شەو دەبێتە ئۆپۆزیسیۆن لایەنەکەی تر بەسەڵەن پارتی دیموکراتی کوردستان هاوپەیمانە لەگەڵ حزبەکانی تر لە بنەوە دەبینیت لایەنەکانی تر وەزیر دەرێنە ناو حکوومەت دەبینی وەزیرەکەی قانع دەکا و واز لەو لایەنە سیاسیە دێنێ یا کادری حزبەکانی تر ئی باشە ئەوە متمانە نامینی لە نیوان ئەو حزب و لایەنە سیاسیانە ئەو هەڵس و کەوتانە ئەوە بەڕاستی مەترسیدارە هەڵەیە ئێمە لە ناو حزبەکان ڕاستە سەنگەر گواستنەوە هەر هەبووە بەڵام سەنگەر گواستنەوەیش ئوسولی خۆی هەیە سەنگەر گواستنەوە ئەوەیە هەر ئەندامێک دەبێت بە فەرمی دەستکیشانەوە لە حزبی خۆی پێشکەش بکە بە فەرمی بە نووسین حزبەکەی خۆی موافقەت لەسەر بکە پاش ئەوە 6 مانگ دەبێ وەکو بێلایەن دابنیشی پاشان ئەوە ئەتوو لە حزبێکی تر قبوڵی بکەیت بەڕاستی ئەو شانێک دەکرێت حقیقەت یعنی نیگرانیک و بێمتمانەیەک لە ناو لایەنە سیاسیەکانی دروست کردووە ئەو شتانە دەبینیت لەگەڵ بەغدا ئێمە لایەنی سیاسی دێت لێرە حزب بەتەنی لەگەڵی دادەنیشن ئەو لایەنە سیاسەکانی تریش مەجبورن بچن لە بەغدا بەتەنی دابنیشن ناو ماڵی کورد بەڕاستی ڕێک نییە پەرتەوازە و ئەمڕۆ هەموو تەحملی ئەو مەسئولیەتە دەکەن مەسئولیەتێکی مێژوویە بەڕاستی ئەگەر فریای ئەو وەزعە نەکەون ئێمە بەرەو مەترسیکی زۆر گەورە دەچین بەرەو مەترسیکەوەی تر یعنی ئەو پێش هەموو کەس لە ئەوانە تێکەچێ ئێمە حقیقەت ئەوەیەکی دەکرێت ئێستا هەموو ڕووکەشە هیچ شتێکی ڕاستەقینە نییە پێشمەرگە ژیانی پێشمەرگە تخوا شەرم نییە بڵێن وەڵڵی پێشمەرگە شەهید بووە لە سەنگەر لەبەر ئەوەی دوربینی حراری نییە دوربینی حراری بە $80 باشترین دوربینی حراری مەسئولەیە 50 سیارێ بەدوویە هەر سەعەتی بنزین پارەی دا دوربین صرف دەکا یعنی ئەو وەزعە بەڕاستی وەزعێکی نالەبارە دەبێ مەسئولەکان لە هەموو حزبەکان بە خۆیان دابشنەوە ئەو ملەتە ڕەحم بە کەس ناکە دەسڵات و ملەت وەکو دراوە و پشتوانەی زێر ئەو ملەتە بۆ ئیوە پشتوانەی زێرە ئەگەر ئەو ملەتە نەبی ئیوە وەکو دراوەکەن کاغەزێکی بقیمەتە ئەمجا بە حقیقەت کیشەکە زۆر لەوە قوڵترە کاکزانە هەموو لایەنە سیاسیەکانیش هەرکە بە پێ دەسڵات و قەوارەی خۆی بەرپرسە لەو وەزعە ئەگەر بە فریای خۆتان و ئەو وەزعە نەکەون وەزعەکە زۆر لە مەترسیدایە ئەگەر بنێرن من نازانم ئەوانەیەکی راپۆرتیان بۆ بەرز دەکەنەوە ملت هەموو نیگەرانە ملت ناڕازیە ناڕەحەتە دەچیتە ناو شەقام کەس نابینیت مرتاح بێ باشە ئەو ڕاستیانە ناگاتە لایەنە سیاسیەکان ناگاتە دەسڵات ئەگەر چۆن ناگاتە دەسڵات بۆ ئەگەر شتێکی لە هەر شوونێکی بکرێ ئاگاتان لێیە ئەنجا لەسەر ئەو ئەساسە بە حقیقەت ئێمە لە مەترسیکی زۆر گەورەین
وە کیشەی لەگەڵ پەکەکە یەکی لەوانەدا لەو کیشانەیە ئێمە دەبێ بە حقیقت ڕاستە پەکەکە ئێمە ڕێز و حرمەتمان بۆ خەباتیان هەیە بەڵام دیسان ئەوەیکی پەکەکە دەکا بەهانەیەکی دەداتە دەست تورکیا بەخۆی پێویستی بە بەهانە نییە بەڵام ئێمە بەهانەیەکی زیاتر دەدەینە دەستی تورکیا ئەمە لێرە و ئێستاشە دەڵێن وڵاتێکی داگیرکەرە دەیەوێت سەڵتەنەتی عوسمانی زندی بکاتەوە باشە ئێمە بۆ بین بەڵگەیەکی بە بەلاش و حەلاش بەبێ بەرامبەر بدەینە دەست ئەو لایەنە. بەڵێ ئەی پەکەکە چی بکات کاک عەلی؟ پەکەکە پێت وایە وەکو لایەنێکی کوردستانی چی بکات؟ کاک زانە پەکەکە دەتوانێت خەباتی سیاسی خۆی لێرە بەپێ یاسا و هەنی حکوومەتی هەریمی کوردستانی مە هەرچەندی مە تەیبینیمان زۆرە لەسەرەوە مەسائلە بەڵام یعنی ئەوە خزمەت ناکە بە حقیقەتە من ئەگەر بزانم خزمەت دەکا من یەکەمین کەسم پێ پیشگیری لێ دەکەم بە ئەمن ئینسانێکی ناسیۆنالیستم ئەمن ئەو شتانە لەلام هەنا بەڵام ئەوە لەو زروفە خزمەت ناکە لەو زروفە دەبێ برایانی پەکەکە خەباتی خۆیان بگازنەوە ناو تورکیا لەوەی زەربە دەتوانن لە ڕژیمی داگیرکەری تورکیا بدەن ئەوان بە خۆیانیش یعنی تۆ بە خۆت ئەو ڕژە بینید یعنی سەرکردایەتی پەکەکە وایان گوتیان ئەردوگان گوتی ئەمە حازرم لەگەڵ ئێوە ڕێک بکەون بەسیوە شەڕی خۆتان ببەنە ناو کوردستان بمە ناو هەریمی کوردستان ئێوە واتە یعنی قسەکەی ئەردوگانیان جیبەجی کرد ئەگەر بەڕێکەوتنیش نەبی ئەمجا لەسەر ئەو ئەساسە ئەمن پێم خۆشە لە مامۆستا محەممەد لە هەر ڕەوشەمبیرێک دێتە سەر یعنی کەناڵەکان ئێمە ئەو ڕاستیانە بە ملەتی خۆمان بڵێن چیتر ملەتی خۆمان فری و نەدەین لە پشتی سەنگەرگرتن لە پشتی دروشمی حزبی بەڕاستی ئەمە یعنی حزب وەسیلەیە کاک زانە بەڵام حزب ئەگەر وەسیلەیەکی باشە بۆ گەشتن بە ئامانجی پیرۆز بەڵام حزب ئامانجێکی خراپە ئێمە لێرە لە کوردستان حزبمان کردە ئامانج یعنی ئامانجەکەمان لە دەستدایە کردیتمانە قوربانی حزبەکان و بەرژەوەندی حزبەکە. بەڵێ کاک عەلی وەڵاهی من داوای لێبوور نەکەم لە سەرتاوتم کادری پارتی چاودێری سیاسی سوپاس دەکەم هیوادارم تا ئاخیرەوە بڕ مامۆستا محەممەدیانی کەواتە ئەوە تێڕوانینی مامۆستا عەلی فەیلیە کە چاودێرێکی سیاسیە و مەسەلەن زۆرمان پێماوا بوو کە لە پارتی دموکراتی کوردستان نزیکەوە ڕەنگە خۆشی وەکوتی ناسیۆنالیست بێ و ڕەنگە وەلای هەبێ بۆ حزبێک لە هێزێکی سیاسی بەڵام خەمێکی کوردانە باز دەکات چۆن ئەم پرسە بکەین پرسێکی گشتی بە ڕای گشتینەوەک لە سۆشیال میدیا و تەلەڤیزیۆنەکانی نزیک لە پارتی دموکراتی کوردستان بە جۆرێک خەڵک ئاراستە بکرێ و لە هیلانەکانی تریش ڕەتفەعلەن بە جۆرێکی تر بەڵکو خەتە نیشتیمانیەکەمان لێون نەبێ ینی چۆن ئەمە جێبەجێ دەبێ ئەم خیتابە زاڵ بێ بەڕاستی. کاکە زانە بەڕاستی خیتابەکەی کاک عەلی خیتابێکی نەتەوەییە خزمەت بە ئاشتەوایی دەکا بۆ ئەمڕۆی کوردستان ئەبێ هەموو لایەنە سیاسیەکان باش بزانن تورکیا دۆستی هیچ لایەنێکی سیاسی کوردی نییە لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستان تورکیا دژمنی سەرسەختی پارتی دیموکراتی کوردستانە ئەبێ باش ئەوە بزانێ پارتی پێش هەموو لایەنێکی سیاسی مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان لە عێراقدا ئەوەی سەلماندووە لە هیچ هەنگاوێکی خەباتمانە تورکیا هاوکارمان نەبووە لە هەموو قۆناغەکانە تورکیا پیلەنجێر بووە لە بزاوی ڕزگاری خوازی گەلەکەمان لە هەرێمی کوردستان و لە ناو عێراقدا بۆیە ئەوە زۆر گرنگە سەرجەم لایەنە سیاسیەکان ئەوە تێبگەن تورکیا بۆ بەرژەوەندی و بۆ سیاسەتی پاوەندخوازی خۆی کار دەکا دۆستی هیچ لایەنێکی سیاسی نییە هەڵەی کوشندە دەکا هەر لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستانە وا تێبگا تورکیا بۆ بەرژەوەندی ئەو کار دەکا یا تورکیا ڕازگۆیە لەگەڵی یا تورکیا ئەگەر هاتو ئەو سیاسەتە پاوەندخوازیەی سەرکەوێ و بتوانێ پێگەی خۆی بەهێزکا لە هەرێمی کوردستان شتێک ناهێلێتەوە تورکیا شتێک ناهێلێتەوە بە ناوی قوارەی هەرێمی کوردستان شتێک نایێلێتەوە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان شتێک نایێلێتەوە بە ناوی ئابووری کوردستان کەواتە سەرجەم لایەنە سیاسیەکان ئەبێ لەوە تێبگەن دەکرێت ئێمە جیاوازیمان هەبێت لەسەر چۆنێتی ئیدارەی مەلەفی نەوتی دەبێت ئێمە خلافاتمان هەبێت لەسەر سیستەمی حکومڕانی بەڵام نابێ خلافاتمان هەبێت لەوەی دژمنانی خۆمان بناسین تورکیا لە هیچ قۆناغێکە دۆستی کورد نەبوو لە داخوازی ڕەواکانی تورکیا بە ئاشکرا دەڵێ من دژی بەدیهێنانی هەر خەونێکی کوردم لە هەر شوێنێکی ئەم دنیاە بێ تورکەکان دەڵێن کوردی باش لای ئێمە ئەو کوردەیە کە مردووە بۆیە من پێم وایە
ئەمە داخوازی منیش لە سەرجەم لایەنسەکان و داخوازی سەرجەم شەقامی کوردی و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە لایەنە سیاسیەکان نابێ هەرێمی کوردستان قوارەی کوردستان کە ئێمە دەڵین مەترسی لەسەرە گەورەترین مەترسی ئەمڕۆ لەسەر ئەم قوارەیە ئەو دەزوەردانەی تورکایە ئەمڕۆ تورکیا دەزوەردانێکی زۆر مەترسیدار دەکا دار و درەختی کوردستان دەسووتێنێ دیموگرافیای کوردستان دەگۆڕێ تورکیا دەبینین بەکرێگیرا و دەبا و شەڕی پێدەکا چێ دەڵێ بەیانی بەکرێگیراوەکان ئەو بەکرێگیراوانەی دەیانبا ڕۆژێ بۆ لیبیا و ڕۆژێ بۆ ناگۆڕنی کەرەباخ ڕۆژێک نبینین بیان هێنێتە چیاکانی کوردستان بۆیە ئێمە نابێ خلافاتەکانمان بەرچاومان بگرێت لەوەی دژمنی خۆمان نەناسین نابێ خلافاتە سیاسیەکانمان و بۆ چوونە جیاوازەکانمان بەرچاومان بگرێ ئەم هەرێمی کوردستانە بەرەو هەڵدێرێ ببەرین کە خەونی دەیان هەزار شەهید بۆ لەم پێناوەی کە ئەم هەرێمە و بەم قوارەیە دروست بێ هەمومان گلەیمان هەیە هەمومان تێبینیمان هەیە لەسەر چۆنێتی ئیدارەدانی ئەمەرێمە هەمومان ناڕازین لە سیاسەتی ئابووری بەڵام ئەوەی کەوا نەنجی و عیبەیەکی گەورەیە ئەم خلافاتە بەری چاومان بگرێ و دژمنی ڕاستەقینەمان نەناسین زۆر سەیرە کوردێ پێی وابێ داگیرکەری تورک دۆستێتی زۆر سەیرە پێمان وابێ لایەنێکی کوردی زاڵ دەکا بەسەر لایەنێکی کوردیدا تورکیا ئەوەش بکە گەر لە قۆناغێکە تورکیا وای نیشان داوە لایەنگری لایەنێکە و دژی لایەنێکە ئەمەی کردو بۆ سیاسەتی خۆی کە سیاسەتەکەی سەرگرێ هەموو کورد لای تورک دژمنە و بە یەک چاوسەیری دەکات بەڵام یەک قسەیەک هەیە کە باز لەوە کرێ کە بۆچی ینی مەسەلەن پارتی دموکراتی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان پێی وایە دەبێ هێز و لایەنە سیاسەکانی تریش دژی پەکەکە قسە بکەن یان بەرامبەر پەکەکە قسە بکەن یعنی و جۆرێک لە جۆرەکان پارتی دموکراتی کوردستان وا دەرەکەوێت لە ئەعلامەکەی و لە هەندێک خیتابی کە چۆتە جەبهەی تورکیا کە بەو شێوەیە بێ قوارەی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان نامێنێ بەهۆی سیاسەتی تورکیاوە بۆ ینی بۆ حێزێکی کوردی بەم شێوەیە بێ بەجددی من نەکەر پارتی دیموکراتیکە کوردستان کە ئەمڕۆ بڵێ لە هەندێک میدیاکانەوە هەست بەوە دەکرێت کە ئەوان پەکەکە وەکو بیانوویەکی سەرەکی پیشان دەدەن من زۆر ئاساییە پارتی خلافی سیاسی لەگەڵ پەکەکە هەبێ و هەر لانیش سیاسی خلافی لەگە پەکەکە هەبێ بەڵام ئەوەی کە ناکرێ تورکیا بە دۆست بزانین یعنی سیاسەتی تورکیا سیاسەتێکی نەشاراوەیە تەکید بێ پارتی دیموکراتی کوردستان کە تورکیا دۆستی نییە تورکیا کار بۆ مەسلحەتی خۆی دەکا و تەکید بێ تورکیا زۆر بە چەپەڵانە کار لەسەر ئەوە دەکا هێزی پێشمەرکە بکە بە گشت پەکەکەیە بۆ ئەوەی شەڕی براکوژی سەر هەڵداتەوە ئێمە هەموو دەزانین لە ڕابردوودا شەڕی براکوژی شەڕێکی ماڵوێرانکەرە زەرمەندی یەکەم تەیە کورد دەبێ بە هیچ شێوەیەک نابێ کورد بەڕاستی ئێمە دەبێ ئەمڕۆ هەمومان پاڵپشتی سیاسەتی تەحریمکردنی ڕشتنی خوێنی کورد بەدەست کورد بکەین دەبێ هەمومان پاڵپشتی هەر خیتابێکی سیاسی هەر کەس و لایەنێ بکەین کە تەحریمی خوێنی کورد دەکا بەدەستی کورد بۆیە ئەو لایەنە سیاسیانیان ئەو میدیایانەی کە بەڕاستەوخۆ ناڕاستەوخۆ شەڕی براکوژی ڕێخۆشکە بن بۆ شەڕی براکوژی یاخۆت پێیان وابێ بە شەڕی پەکەکە شەڕی پێشمەرگە و پەکەکە مەترسیەکانی تورکیا لە هەرێمی کوردستان دوور دەخەینەوە ئەوە هەڵەیەکی کوشندە دەکەن لەبەرەوەی بەڕاستی ئەگەر بێت و ئەو شەڕە ڕوو بدا شەڕی براکوژی ڕوو بدا ئەو کاتە کورد زەرمەندی سەرەکی دەبێ هەم پێشمەرگە لاواز دەبێ هەم پەکەکەش لاواز دەبێ بەڕاستی ئەو کاتە گۆڕەپانی کوردستان تەخت دەبێ بۆ تورکیا و دەتوانێت بە ئاسانی داگیریکە بەڵێ بلعک بە پێچەوانەوە دەبێ ئێمە هەمومان پاڵپشتی هێزی پێشمەرگە بین و پەکەکەش بین کاتێک کە دیفاع لە هەرێمی کوردستان دەکا بۆیە زۆر گرنگە داگیرکەر و مەترسی ڕاستەقینە لەسەر هەرێمی کوردستان پەکەکە نییە تورکایە خلافاتی سیاسیمان نابێتە بێتەوە کارکە ئێمە ڕێگە بۆ داگیرکەر خۆشکەین بۆیە هەموو لایەنە سیاسیەکان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان ئەبێ بزانێ دژمنی ڕاستەقینەی تەجروبەی هەرێمی کوردستان تورکایە دژمنی ڕاستەقینە و بۆ ئاراستەیە کارکە ئەم قوارەیە لە ناودا تورکایەک تا ئێستا کاکەزانە ئامادە نییە بڵێ هەرێمی کوردستان دەڵێ باکووری عێراق چۆن ئێمە ئێستا بەفیتی تورکیا بە بەرنامەی تورکیا شەڕی براکوژی دووبارە هەڵگیرسێتەوە و زەرمەندی وە کوڕی کورد بەدەستی کورد بکوژرێ بۆ ئەوەی دو ڕۆژ ڕێ خۆشکرێ دەوڵەتێکی داگیرکەری وەکو تورکیا هەرێمی کوردستان داگیرکە بە ئەوە کارەسات نییە مامۆستا محەممەد ئێمە تازە دەست لەسەر دڵماندانی لە ترسی شەڕی ناوخۆی و شەڕی براکوژی مەسەرەن بۆ ئێمەی
بێدەوڵەتی ئێمەی بێکیانی ئێمەی بێ پشتیوانی کارەسات نی ئێستا بڵین پێشمەرگەیەک بەدەستی گەریلا شەهید بوو یان گەریلایەک بەدەستی پێشمەرگەیەک شەهید بوو لەسەر خلافی سیاسی کاکەزانە ئەبێ کورد باش بزانێ تەنها پاڵپشتی بۆ کورد هێزی پێشمەرگە و ئەو هێزانن کە ئەمڕۆ بەڕووی داگیرگەرانە دەوەستێن کورد دۆستی ڕاستەقینەی هێزی پێشمەرگە و پەکەکەیە کە لە چیەکان بەڕووی داگیرکەران ئەم وەستاوە ئێمە هەمومان بەڕاستی هەموو کوردێکی وڵات پارێز هەموو کوردێک کە ئەم کوردستانە و ئەم قوارەی خۆش بوێ دەزانێت کە پەکەکە ئەم قوارەیە تێک نادا و مەترسی ڕاستەقینە نییە لەسەر ئەم قوارەیە و مەترسی ڕاستەقینە تورکایە بەڵام دیسانەوە دەگەڕێمەوە سەر ئەوەی مەخابن بەرژەوەندی سیاسی تەشکی سیاسی بەرژەوەندی تەشکی حیزبایەتی و سیاسی بەرچاومانی گرتووە دوژمنە ڕاستەقینەکەمان نابینین وای ئێمان کردووە دژمنی ڕاستەقینەی خۆمان نبینین خەریکە دووبارە دەست بۆ خوێنی براکانمان بەرین بە فیتی دوژمنان ئەبێ هەموو باش بزانین گەرد پێشمەرگە و گەریلا چوون بە گژیەکە ئەو هێزەی کە ئەرچی پاراستنی خاچی کوردستانە دژی داگیرکەران ئەو هێزە لە دەست دەدەین ئەو توانا و هێزەی کە هەمانە لە دەستی دەدەین ئەو کاتە هەرێمی کوردستان قوارەکەی دەبێتە پارویەک قودانی ئاسان دەبێت لەلایەن تورکیا و لەلایەن ئەو دوژمنانەی کە ئێمە بەڕاستی دەزانین زۆر دەوڵەتی ئیقلیمی زۆر لایەنی ناوخۆی عێراقی بەخەونی ئەوەن کە ئەم قوارەی هەری ئەم هەرێمە تێک چێ ئەم بارودۆخە تێک چێ ینی تاوانێکی گەورەیە ئێمە بین بە شەڕێکی براکوژی ڕێخۆشکەین بۆ ناحەزانی کورد ئەم قوارەی هەرێمی کوردستانە لە ناوچێ ئەم تەجروبەی حکومڕانیەی کە هەزار تێبینیمانەیە لەسەری لە ناوچێ بۆیە هەر لایەنێکی سیاسی شەڕی براکوژی هەڵگیرسێنێ تاوانێکی گەلێ گەورە دەکا و دەبێتە سەبەبکاری ڕئیسی بۆ لە دەستدانی ئەم تەجروبەیە کە بە خوێنی هەزاران شەهید هاتۆتە دی. بەڵێ مامۆستا کاک عەلی ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوودایان لە چەند یادی ئەو ڕۆژەمان کردەوە کە ڕیفراندۆمی تێدا دیاری کراوە ئێمە ڕیفراندۆمان کرد بۆەوەی دو سێ ساڵ پێش ئێستا ئەگەرچی نەتیجەکەشی تاڵ بوو بەڵام بۆ سربەخۆیی و باسمان لە ململانی سربەخۆی کوردستانە کردستا هاتوین چەکەکانمان ڕوبەڕوو یەکتر کردوتەوە ئەمە بە کارەساتێکی نیشتیمانی نازانی بە کارەساتێکی نەتەوەی نابینی بەخۆی کاکزانە کارەساتێکی گەورەیە ئەوە حەقیقەتە ئەوە ڕاستە بەڵام دیسان دەبێ هەر ئەو تەبەقەی سیاسیە چونکە جگە لەوانە کەسی تر نییە یعنی دەبێ ئەوان کیشەکە چارەسەر بکەن ئەمن لێرە لە کەناڵەکەتانە و وەکو مرۆڤێکی کورد یعنی بە حەقیقەت هەر دەنگی خۆم هەیە دەتوانمەوە بڵێم ئێوە پێویستیمان بە کۆنگرەیەکی نەتەوەیی هەیە پێش لە هەمووشت بۆ ئەوەیکی ڕێک بخەین شتەکان بەڕاستی ناسنامەی شتەکان دیار بێ یعنی بڵێن شتەکان بە ناوی خۆیان بکەین هەموو شتەکان پێویستیان بە تەوزیح هەیە پێش هەمووشت لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دەبێ پەیوەندیان لەگەڵ یەک پەیوەندیکی ڕاست و ڕاستەقینە لەسەر بنەمای دروست و متمانە دروست بکرێتەوە من ئێستا پێ دەڵێم متمانە ئەگەر لە ژێر سفر نەبێ متمانە سفرە لە لایەن سیاسیەکانەوە لایەنە سیاسیەکانەوە لەلایەن هەموو حزبەکانەوە متمانەیان بە یەکتر نەماوە یعنی ئەوە لە میدیا بەعزی جار بۆ جوانکاری دەگوترێ ئەوە ڕاست نییە ئەوە دوورە لە حەقیقەت و لە ڕاستی متمانە ئێستا لە ژێرەوەی سفرە دەبێ بەرەبەرە متمانە بگەڕێتەوە لەسەر بنەمای دروست کاکە وەکو تو قبول ناکەیت ئەمن بەڕۆژ یعنی لە حکوومەت بم بە شەویش ئۆپۆزیسیۆن منیش لە تو قبول ناکەمە تو لە بنەوە بچیت کادرەکانی من یعنی ئەوە تو بۆ نەمانی من ئیش دەکەیت یعنی ئەوە حەقیقەتە من نازانم یعنی لایەنەکانی تر چۆن ئەو شتە قبول دەکەن ئەوە زەرەرێکی گەورە بۆ خودی پارتی دیموکراتی کوردستانیش ئێستا بە حەزاران کادری پارتی دیموکراتی کوردستان ناڕەحەتن لەو هەڵسو کەوتانە یعنی ئەوە بە حەقیقەت جیگای نگرانیە دەبێ ئەو شتانە هەموو علاج بکرێن شتەکان وەکو خۆیان باس بکرێن ئیتر ئەو مجاملات و شەرم و ئەوانە نەمینی لایەنە سیاسیەکان وەزعیان زۆر خراپە با بێنە ناو شەقام هەموو لایەنەکان خەڵک یعنی نەحەستی نەتەوایەتی مایە نەحەستی نیشتمان پەروەری مایە یعنی هیچ یعنی ئەوە مەترسیکی زۆر گەورەیە باشە پێشمەرگە تخوا ئەو پێشمەرگەک هەر باسی دەکەین و شەو ڕۆژ لە میدیاکان
بە شان و باڵی پێشمەرگە جەنابەت و هەموو خەڵک بینیتیان لەسەر شەقامەکان کاتێکی دەیانەوە بچن بۆ ئەرک و بۆ واجبی خۆیان بە کۆڵە پشتی و سلاحی خۆیان لەسەر شەقامەکان کەتنە مەگەر کابرا بە خێری خۆیان بە خێری خۆی ئەوانە بە چەند قۆناغێک بگەنە لە بەیانی تاشەو بگەنە سەر واجبی خۆیان باشە ئەوە چۆن سبەی دیفاعت لێ دەکا پێشمەرگە داوای 100 متر عەرض دەکا 100 متر عەرضی نادرێتە کابرا ناشایستە دێت لە باشترین شوون 1000 متر عەرضی وەردەگری بە 2 ملیۆن دلار دەفرۆشی ئەخر ئەو نادادپەروەری نائەدالەتیە هەر ئەوە سەبەبی ڕوخانی هەموو دەسڵاتەکان بە دریژایی مێژوو ئەمن پێم خۆشە مەسوولەکانی دەسەڵات بچن مێژووی ئەوەی معتەسم بالله و داگیرکردنی هۆلاکو بۆ بەغدا چۆن بوو ئەو یەکمین هەنگاو دەبێ ئەو ڕاویشکارانە ڕاویشکارەکانیان ڕاویشکاری گەندەڵ فاسد تەنها چاویان لە گیرفانی مەسوولە گەورەکانە نەک چاویان لە بەرژەوەندی کوردستان ئەوە وەکو ابن العەلقەمی بە مستعصم بالله گوتی ئێمە ئەو هەموو لەشکەر و ئەو هەموو هەنە بۆ چییە ئێمە هیچ مەرتسیکمان لەسەر نییە با بینێرینەوە بۆ ماڵ بۆ پارەیان سەرف بکەین هەموو ناردنەوە ماڵ 12,000 یانمە ئەو 12,000 درۆزیان دەکردە ناو کۆڵانەکانی بەغدا تا هۆلاکۆات بەغدای داگیر کرد دوای معتەسم بالله مستعصم بالله گرت هەموو زێر و پارەکانی پێ دەرهێنا کوشتیشی دوایی گوت ئەگەر نیوەی ئەو زێر و پارە دابش بکرا سەر ئەو لەشکەرە و ئەو خەڵکە ئێمە لە دەمانتوانی بەغدا داگیر بکەین کوڕە بڕی هەر مێژوو بخۆنەوە ئێوە نازانم یعنی والله ئەوە خوا لێگوڕینە تەنها ئێمە بە کوردەواری خۆمان پێ دەڵێن خوا لێگوڕین يعني برز مامۆستا علی کاک علی بەڕێزت مەترسیتی ئەم سیناریوانە و مێژوانە دووبارەکەینەوە لەبەر ئیهمالی و لەبەر نەخوێندنەوەی ناڕەزایەتەکان بەخوای کاک مەترسی لە لووتکەیە مەترسی لەسەر هەموو شتەیە ئێمە بە حەقیقەت ئەگەر فریان نەکەوین ئەوان من ئێستایشە دەڵێم مەسئولەکان ئەگەر ئاگایان لێ نەبی ئەوە موسیبەتە ئەگەر ئاگایان لێبی و چارەسەری نەکەن مصیبەتەکە گەورەترە لەوە تێپەڕیوە لەوە دەرچووە گوێ لە کەس ڕناگرن غرور آخر غرور یعنی ئەوە نەتیجەی هەموو غرورێکن هەموو دەسڵاتێک کاکە ئێوە بۆ شای ئێران یعنی بۆ ئەمریکا لە شای ئێران باشتر نیین شای ئێران ئەمریکا کاتێکی ملەتەکەی لێ هەستا ملەت پشتوانەیە نەیتوانی بچینە هیچ دەوڵەتی قبولی نەکرد بۆ تورکیاش لە ئەرشەد ساڵحی باشتر نین هەر لە تورکیا لە ئەنقەرە ئەردوغان پێگوت لێرە استقالەی خۆت بنووسە لە بەرەی تورکمانی کاکە من نازانم یعنی ئێمە بە دوور چی کەتینە بەڵێ چارەسەر چیە مامۆستا علی کاک علی چارەسەر چی ئێمە نەوە بە دوایەوە بەڕێکرێ بە چێشە و بە خلافاتی سیاسی خەڵک بیر لەوە کاتەوە تەکنەلۆژیا و کۆمەڵێک پێشکەوتنی گەورە ئێمە تازە خەریکی یەکتر کوشتنین ئەمنەوە بە حەقیقەت ئەوە دەرفەتە ئەوە پەیامە ئەمن نسبەت بەخۆم واللهی هیچ لەو وڵاتە یەک بستە عەردیشم نییە هیچ معاشکم لە هیچ حکوومەتێک وەرناگرم بەس ئەمن بەخەمی ئەو ملەتەمە بەخەمی ئەو وڵاتەمە ئێستاشە دەڵێم ئێمە پێویستیمان بە کۆنگرەیەکی نیشتیمانی هەیە بۆ چارەسەرکردنی پرسە گشتیەکان پێویستیمان بەوە هەیە خەڵکی شایستە لە شوونی شایستە بێ تخوا لە ناو کوردەواری یعنی لە هەموو حزبەکان یعنی کوفر نییە منی سە هەندی ناو دێنم ئەوە حەقیقەتە ڕەنگە هەندیشان هەر نەمناسنە منی شەوان ناناسم یعنی وەزیرەکان مەسەلەن یەکی وەکو حاکم ڕزگار دووجا لە دوو ڕئیس وزەرای عێراق پەیوەندی پێ کرایە لە ئەوەی کازمی و ئەوەی پێشتری باشە ئەتۆ هیچ منسبێکی نەبی یعنی ئەوە بەخۆی شەرەف دەبەخشی کەریم شەریف قەرە چەتانی دکتۆر عەبدولواحد محەممەد صالح دکتۆر ناسح بەرزێوەیی تخوا ئەو هەموو ئیمکانات و کەفاءات و صاحب شهادەی بەرز و عەقلیەتە هەبێ ئەتوو بە دوو خەڵکی تر بگەڕیت بۆ ئیدارە دکتۆر ئاراس خۆشناو یعنی من نازانم ئێستا لە بەغدا ئەوە دوو جارە کەسێکی دەنێرین بۆ بریکاری وەزارەتی دارایی قبولی ناکەن باشە ئەو پوستان کوردە بۆ بکەمە قوربانی شخصی باشە دکتۆر ئاراس خۆشنا واللهی علاقەشم لەگەڵ نییە کابراکی شارەزا بۆ نانێری یعنی هەندی شت هەیە کاکە وەلا لە زمانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ گوتی دوو کەس هاتن گوتیان ئەوە هەیە و ئەوە گوتی کامەیە گوتی ئەوە ئیماندارە ئەوە شارەزایە گوتی ئەوە ئیماندارە کە با ئیمانی بۆ خۆی بێ
شارەزایەکە با فایدە و ئیسیفادە و زانستەکەی بۆ خەڵک بێ کاکە بەو شێوە وڵات بەڕێ و ناچێ زەرەر دەکەین زەرەشمان کردیە. بەڵێ مامۆستا علی گەڕێم وڵات کاک مامۆستا محەممەد ینی کەواتە ینی تێگەیشتنەکە بەو شێوەیە بە تەواوی خەڵک نیگەرانە و ئێستا ناشارێتەوە چاودێرێکی سیاسی وەک مامۆستا علی و بە ڕاشکاوی بڵێم ڕەنگە لە ڕابردوو بە تایبەتی لە سەروبەندی ڕیفراندۆمدا زۆر مەسەلەن دیفاعی لەو سیاسەتە دەکرد زۆر کەسیش پێی وا بوو کە بەم شێوەیە دەمێنێتەوە بەڵامەوە تا ئازارەکانی نیشتیمانەکەی ئاوا ئێهێنێتە ئاخاوتن. کەواتە چارەسەر چییە؟ بۆی ئێمە کێشە نەدەین بەدەم کێشەوە نەوە نەدەین بەدەم کێشەوە هەر جی لەو کێشەیە کەرنەوە و کێشەیە کەر ساڵە و کێشەیەک. کاکەزانە ئێمە ئەبێ هەمومان لایەنە سیاسەکان خەڵکی هەرێمی کوردستان کورد لەسەر ئەم گۆی زەویە هەموو کۆکین لەسەر ئەوەی کە تورکیا دوژمنی کووردە دژی کوردبوونمانە تورکیا دژی کوردبوون و وجودمانە لەسەر ئەم ئەرزە وەکو کورد کاتێکی ئێمە لەسەر ئەمە هەموو ڕێککەوتین و ئەمەی کە ئێستا دەکرێت لە هەرێمی کوردستان من پێم وایە خەریکە لەو توانای حیزبەکان دەرچێت لە بەرەوەی خەریکە بەرژەوەندی تەسکی حیزبایەتی بەری چاوی هەندێ بەرپرس بگرێ دیسان هەرێمی کوردستان بەرەو هەڵدێرێک دەبا ڕاستبوونەوە لێ زۆر قورسە بۆیە من پێم وایە چاکەکاران لە هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان ئەوانەی کەوات ئاشتی خوازن ئەبێ ڕۆڵی تەواو ببینن لەوەی سەردانی بەرپرسە باڵەدەستەکانی هەرێمی کوردستان بکەن بەڕاستی ئەو پەیامەیان پێ بگەێنن قوارەی هەرێمی کوردستان لە بەردەم داگیرکاریەکی زۆر مەترسیدارە ئیلتیزامێکی ئەخلاقی دەکەوێتە ئەو سەر ئەو بەرپرسانەی کە ئەمڕۆ بڕیار بەدەستن من پێم وایە کە سوکاری شەهیدانی هێزی پێشمەرگا ئەوانەی لە ڕابردوودا لە شەڕی براکوژی بینی هێزی پێشمەرگە و گەریلا شەهید بوونە ئەوانش دەبێ چ دایکان و چ باوکانی کە سوکاری و شەهیدانە سەردانی لایەنە سیاسیەکان و بەتایبەتی بڕیار بەدەستانی هەردوو لا بکەن چه حکوومەتی هەرێم یاخۆت ئەو لایەنەی کە دەهۆڵی شەڕی براکوژی دەکوتن دەبێ ئەمانش سەردانی هەردوو لا بکەن چ پەکەکەوە چێ ئەو لایەنەنش دەبێ ئەویان بۆ ئەو پەیامیان پێ بگەێنن کە ئەو دایکان و باوکە ئەو دایکانە لەگەڵ ئەو باوکانە تاڵاوی ئەو دەستی ئەو شەڕی براکوژیان زەرەرمەندی دەستی ئەو شەڕی براکوژیان بۆیە هەموو دەبێت لەوە تێبگەن ئەرچی سەر تاچی کۆمەلگاشەکە هەمومان ئەم پەیامە بە خۆپشاندان بێ بە ناڕەزایەتی بێ بە هەر شێوەیە بێ وەکو کاک عەلیش وتی ئەگەر هەر کەسێکە و لای خۆمانە و دەنجێک بڵندکەینەوە کە بە هەموو سیاسەکان بڵین تورکیا دژی کوردبوونمانە تورکیا پیلانجێری ڕاستەقینەیە دژی هەرێمی کوردستان نیازی تورکیا داگیرکاریە لە هەرێمی کوردستان تورکیا دژی دار و بەرد و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە هیچ بیانوویەک هیچ لایەنێک هیچ کەسێک لە هەرێمی کوردستان بیانووی ئەم داگیرکارە نیە غەیری سیاسەتی پاوەندخوازی تورکیا نەبێ بۆیە بەڕاستی دەبێ ئەم پەیامە بگا بە تایبەتی بەو لایەنانەی کە پێیان وایە پەکەکە بیانووە کە پێیان وایە تورکیا ڕەنگە دۆست بێ هەموو لایەنە سیاسەکان دەبێ بزانن دوژمنی ڕاستەقینەی گەلی کورد بۆ ئەم قۆناغە مەترسیدارە بەڕێزت کە ئەرشە ساڵحی لە کەرکووکەوە سیاسەتەکانی ئەزانی وتی خۆمە بۆ ئەو وەکو ئەرشە ساڵحی بۆ تورکیا دڵسۆز نابین لە کولفەیە کورێکا پێیوت تۆ بڕۆ ئیستیقالە بکە و خوا حافیزت بێت ئەمە ینی ڕاستی نییە کاکەزانە تورکیا بەرامبەر بۆ ئەو تورکمانانەی لە شاری کەرکووکشن کە وای پیشان دەدا کە دۆستیانە ئەو هەتا لە تورکمانەکانش تورکمانی کۆیلەی دەوێ تورکمانی سیخوڕی دەوێ و لە ناو کوردشا ئەبێ باش بزانین ئەو کوردەی کەوا تورکیا دەوێ دەبێ کوردێ بێ ملکەتی تورکیا بێ ئەو کوردەی کەوا تورکیا لەگەڵی ڕێکەوێ ئەبێ کوردێ بێ ڕازی بێ بە سیاسەتی داگیرکاری تورکیا منیش پێم وایە هەر کوردێ لە چوارچێوەی سیاسەتی تورکیا بێ و ڕازی بێ بە سیاسەتی داگیرکاری تورکیا و ببێ بە نۆکەری تورکیا دەبێتە بەشێک لەو سیاسەتەی ئەنجامەکەی لە ناوچوونی ئەم هەرێمی کوردستانە دەبێ بۆیە من پێم وایە قەناعەت و یەقینمان هەبێ تورکیا دۆستی هیچ لایەنێکی سیاسی کوردی نییە تورکیا دژی خەونی هەموو کووردە لە خەونە بچووکەکانەوە تا خەونە گەورەکان کاتێک کە ئێمە ڕیفراندۆم کرا لە ناو هەرێمی کوردستان هەندێ لەگەڵی بوون و هەندێ دژی بووین هەندێ لەگەڵ خەونی ئەوەی پێوە دەبینی دەوڵەت دروستکە بینیمان
نیەت و سیاسەتی ڕاستەقینەی تورکیا چەند بوو، چەندە دژی ئەو پرۆسەی ریفراندۆمە بوو، چەندە هەڕەشەی لە هەرێمی کوردستان دەکرد، چەندە پەیامی دەدا بە جۆی بەرپرسانی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەو بەرپرسانەی کە وا خۆیان نمایش دەکرد کە دۆستی تورکیا چەند بەڕوونی پێیانی وت ئەوان کاتێکە هاتە سەر ئەوەی خەونێکی کورد بەدی بێ ئەوان دەبنە دوژمنی ڕاستەقینەی ئەو خەونە، کاتێکە هەر لێکلایەنێکی سیاسی هەر سەرکردەیەکی سیاسی هەوری بەدیهێنانی یەکێک لە خەونە بچووکەکانی کورد بدا ئەوان دەبنە دوژمنی ڕاستەقینە و پەردە لەسەر ڕووی خۆیان ڕائەماڵ و ڕووە دژمنکاریەکە و داگیرکاریەکەیان دەردەکەوێ، بۆیە نابێ هیچ لایەنێکی سیاسی بە سیاسەتی تورکیا هەڵخەڵەتێ و ببێتە بەشێ لەو سیاسەتە داگیرکاریی تورکیا. بەڵێ مامۆستا محەممەد دواسەرنجی بەڕێستان لە بەرنامەکە بەرەوەی بگەڕێمەوە لای مامۆستا عەلی. ئەرکی ئەخلاقی سەرجەم خەڵکی هەرێمی کوردستانە، سەرجەم لایەنە سیاسەکانە، سەرجەم ئەو کەسانی ئەمڕۆ بڕیاری چارەنووسسازی هەرێمیان بەدەستە. تورکیا دژمنی ڕاستەقینەمانە، شەڕی براکوژی ئەو شەڕەیە سەرەتاکەی کە دەستی پێکرد کۆتایەکەی لە ناوچوونی هەموو دەستکەوتەکانمانە، لە ناوچوونی ئەو خەونانەیە کە ئێستا هێشان تەواو خەونەکان نەبوونەتە ڕاستی. دەست پێکردنی شەڕی براکوژی کۆتایی سەرجەم خەونەکانی کووردە و کۆتایی ئەم قەوارەیە دەبێت کە بە خوێنی هەزاران شەهید دروست بووە، بۆیە هەموو دەبێت تەحریمی ڕشتنی خوێنی کورد بەدەست کورد بکەین. بەڵێ سوپاس مامۆستا محەممەد. بەڕێز کاک عەلی دواسەرنجی بەڕێستان لەو بەرنامەیەوەکو پەیامێکیش بێ بۆ خەڵکی کوردستان سوپاس دەکەم. کاک زانە وەڵڵاهی ئەمن ئەوە دەڵێم دیسان پەیامێک بۆ هەموو لایەنە سیاسیەکان با یعنی تەبایی و برایەتی و متمانە بگەڕێتەوە. من بۆچوونی من ئەوەیە، تێڕوانینی من ئەوەیە ئەمن دەستی برای خۆم ماچ بکەم، نەک بچم گفتوگوی لەگەڵ تورکایە لەگەڵ حتا لەگەڵ عێراقیش. باشە ئێمە تاگەر ناوماڵی کورد ڕێک نەخەین ناتوانین بە هیچ ئامانجێک بکەین بە عەدالەت و دادپەروەری لەگەڵ ئەو خەڵکە داوای هیچ ناکە، بەڕاستی داوای هیچ لەوە زیاتر ناکە، داوای دادپەروەریکی ڕاستەقینە دەکا و هەر دەسەڵاتێک دادپەروەر نەبی لەگەڵ ملەتی خۆی ئەو دەسەڵاتە هەرچی هێزی هەبێ ناتوانێ بەردەوام بێ. نمونەی زۆرە، نە لە سەدام، نە لە حوسنی مبارەک، ئەوە معەمەر قەزافی، عەلی عەبدوڵڵە ساڵح، هەموو بە دریژایی مێژوو. ئەمجا ئەوە هەنیکی ڕاستەقینەیە بە حەقیقەت دەبێ بگەڕینەوە لای ملەتی خۆمان و هەر وەکو پێشتر ئاماژەم پێکرد ئەو ملەتە پیشتوانەی زێڕینە زێڕە بۆ ئەو دەسڵاتە، بۆ هەر دەسڵاتی قیمەت دەداتە ئەو دەسڵاتە. ئێمە بە ملەتەوە هیچ نین، چیتر لەسەرەوەی چیاکان ملەت بە بچووک نەبینن، ملەتیش هەر بەو شێوە ئێوە دەبینێ ئەگەر ئەو ملەتە بە بچووک ببینن. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز عەلی فەیلی چاودێری سیاسی، سپاس بۆ بەڕێستان، هەروە زۆر زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد نەسڕەدین مامۆستا محەممەد کە بەڕێزیان لە کەرکووکەوە لەگەڵ مام و بەڕێز کاک عەلی لە هەولێرەوە لەگەڵ مام. گەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارەکانم پانۆڕامایم شەومان پێشکەش کردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن.